إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وفتن زماننا، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، خۆشەویستان، لە ژیاننامەی پێغەمبەران سەلامی خوا لە هەموو پێغەمبەران بێت. ئەمڕۆ دەینە سەر چیرۆکێکی تر لە چیرۆکی پێغەمبەران کە ئەوش چیرۆکی پێغەمبەر هودە عەلەیه الصەلاة وەسسەلام. با بزانین پێغەمبەر هود کێیە و خوای گەورە بۆچی قەومێک ناردی و هۆکاری ناردنەکەی پێغەمبەر هود چی بوو و باسی چی کرد و دعوە و بانگەوازی ئەم قەومە یاخود ئەم پێغەمبەرە لە پێناو چیا بوو و کێشەی قەومەکەی خەلەلەکەیان لەکوێیا بوو کاتێ خوای پەروەردگار غەزەبی لەو قەومە گرت. سەرەتا بزانین براکانم، لە دوای تەوەفانەکەی نوح عەلەیه الصەلاة وەسسەلام، دوای ئەوەی کەوا مرۆڤایەتی کۆتایی هات، ئەو چەند کەسەی کەوا ڕزگاریان بوو لەسەر کەشتێکە، دیسان سەر لە نوێ لە دوای چەند سەدەیەک مرۆڤایەتی سەر لە نوێ بڵاوی پێکرا، بەرەکەتی تیاکەوت لە ناو زەویەکانە و لە شارەکانە و لە گوند و لادێکانە. هێواش هێواش قەومەکان زۆریان کرد، حەضارەت و وەروەها لوغەکان زۆر بوو و قەومانێکی زۆر پەیدا بوون. لەوانە قەومی عاد، لەوانە قەومی ثەمود، هەموو ئەمانە خوای پەروەردگار لە قورئان بۆمان باسەکەن. بەڵام ئەو گومڕایی کەوا قەومی نوح لەسەری بوون کە بتپەرستی و شەخصپەرستی بوو، سەر لە نوێ دیسان لە قەومی عاد بتپەرستی سەری هەڵدا کە ئەم زنجیرەیە بە درێژایی ژیان هەتاکو ڕۆژی قیامەت بەیناوبەین بگرە، هەتاکو ڕۆژی قیامەت ئەم سلسلەیە هەرەمێنێت بتپەرستی و شەخصپەرستی. چونکە شەیطان لێ ناگەڕێ لە مرۆڤ، وازیان لێ نایێنێت. ئەو سوێندی خواردە و وعدی داوە، کاتێ خوای تەعالا طەردی کرد و لەعنەتی لێ کرد، قال لأغوینهم ئەجمەعین، هەتا بۆم بکرێ هەموو مرۆڤایەتی گومڕاکەم، هەتا بتوانێ بەرەو کوفڕ دەبات کە نەیتوانی ئەوجا بەرەو مەعسیەتە گەورەکانە دەبات، کە نەیتوانی بەرەو بیدعە و خەراپە ئەدبات، بەرەو فسق دەبات، بەرەو نیفاق دەبات. ئەو جاوار لێکات مەشغوڵتەکە بە گوناهە بچکەکان، ئەو جاوار لێکا مەشغوڵە بی بە موباحات. شەیطان بە هیچ شێوەیەک دەستبەرداری تۆ نابێت، بۆیە لە کەمینایە وریابە. کاتێ ئەم قەومە کە قەومی عادە بتپەرستی لە ناویان سەری هەڵدا، سێ بتیان پەرست: سودا یاخود سەدا، سەمود و ئەلهەبا. ئەم سێیانە هەرسێکیان پیاوچاک بوون لە ناو قەومی عاد. کاتێک ئەم پیاوچاکە، ئەم سێ پیاوچاکە مردن وەکو قەومی نوح، شەیطان هات بۆ لایەن وتی ئەمانە پیاوچاکن، وەرن پەیکەری بۆ دروستکەن، بتی بۆ دروستکەن و بڕۆن نەزری بۆ بکەن و حەیوانی بۆ سەر بڕن و پشتی پێ ببەستن و داوای شیفای لێ بکەن. سەر لە نوێ بتپەرستی سەری هەڵدا. خوای تەعالا کەسێکی هەڵبژار لە قەومەکەی خۆیان کە عادە، هود پێغەمبەرە سەلامی خوای لێ بێت. هود پێغەمبەر بەڕەگەز عەرەب بوو. ئەبوو ذەری غیفاری پرسیاری کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم، پرسیارت لێ یەکەم سەبارەت بە پێغەمبەران. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی
لناو همو بيغمران چوار داني عربا هود وهروها صالح وهروها شعيب ونبيك يا أبا ذر واتا محمد صلى الله عليه وسلم. هودي كري عبد الله كري رباح وهروها كري جارود وكري عاد وكري عوس وكري أرم كري سام كري نوح. سلام إخوة لهم بيغمران بيت. هود بيغمر عليه الصلاة والسلام خوي تعالى صورتشي بناوكرت. أبو بكر الصديق روجي شان تماشاي بيغمري خوي صلى الله عليه وسلم بيني شان تلمويك للريش سري بيغمري خوي صلى الله عليه وسلم سبيبوا. قال يا رسول الله صلى الله عليه وسلم أراك قد شبت. فرمي أي بيغمري خواه صلى الله عليه وسلم أبينم بير بويتا. بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي شيبتني هود وأخواتها. فرمي صورتي هود خشككاني مني بير كردوا كما بس بي أو صورتانية صورتي واقعة صورتي مرسلات وصورتي عما يتساءلون وإذا الشمس كورت. أم چوار بيان صورة من يام بير كر أي أبو بكر بو چونك أم چند صورة أم بيان شش صورة هاتشي خبرو هوالي أمتاني بيش إيما هي خوي تعالى باسي كردو باسي زورك لبيغمرانا كات وباسي أهوالي للروج قيامتك كات قيامت ديت جياني دنيا كوتاي ديت چي بسر دنيا دي وچون نفخي صور ليدري ومروفاتي برو چورون. براستي أي أبو بكر صورتي هود ولقل خشككاني أو أنا من يام بير كردوا بويا أبيني أو چند طلمويك لسرو ريشي مبارشي بيغمري خواه صلى الله عليه وسلم درشو. هود بيغمر خواه تعالى ناردي بولاي قوم عاد. قوم عاد لچوبو خواه تعالى القرآن بو من باسكات دفرمي لأحقافو واذكر أخا عاد إذ أنذر قومه بالأحقاف وقد خلت النذر من بين يديه ومن خلفه ألا تعبدوا إلا الله. زاناني تفسير فرمون خوي تعالى بيغمر هودي نارد بولاي قوم عاد. قوم عاد لشو نشتجبون بالأحقاف. أحقاف منطقيشي لماويبو لنيوان حضر موتو بو عمان لو نيوانا منطقيكي صحراء لماوية وشاخي برزبرزي تايا وهندي لناوشكا ناوشيشي زراعية كشتوكالية لوي زرعات يعني شكت أو أحقافة واتا الجبال الرملية شاخي تدابو هموي للم دروس كرابو ياخد لماويبو أوان لوين نشتجيبون. قوم عاد خوي تعالى فرمي إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد. يعني وكو قوم عاد لو بيش دروز نكراوه شوكا قوم يكبون زور بهيز بون زور بتوانا بون لجسم لا ششيانا زور زبلاح وقوربون. خوي تعالى فرمي واذكروا آلاء الله وزادكم في الخلق بسطة. يعني بيركنا ولو نعمتانيك خوي پروردگار كاتك من بعد قوم نوح بيغمريشي بوتا النارد ولقل أوشا إيو قوم يكبون ونبي لاواز وشوساوا بن نا زور بقوة بون أوان دايما شانازيانا كد بقوة وشان وبازوي خويان داود من أشد منا قوة كز لإيما بقوة ترنية شانازيان بخويانا كد ها قومي واهي زور لخوي باية بيت يشي لبيغمران بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي كاتك جيشكي بيني قال من لهؤلاء شي هي أم جيشي من لناودا كاتك أم قصيك الخواي پروردگار فرموي سي عقوبا بودا قردوا يشيك لو عقوبانا مردنا يان أوتا دجمني زالكم بسرتا يان أبي مردن هالبجيري فرمي أي پروردگار أم قصيم كرد أبي باجي بدموا دجمن نامي وزال بي بسرمان بلام مردن هلا بجيرم لما ويت شن روجك حفتها 1000 كس لجيشكي مرت بهي كلمة كواوتي من لهؤلاء أو جيشي منا شي بتوان درقتي جيشكي من بيت قالوا من أشد منا قوة بوي إنسان لخوي باي نبي براستي
ئەوان زۆر بە شان و بازوی خۆیان ئەنازان ئەیانوت ئێمە وا ئێمە بە قووەتین ئێمە ئەو هەموو قووەتەمان هەیە بەڵام خوای تەعالا فەرمووی ئەوەلەم یعلموا یان ئەوەلەم يروا أن الله الذي خلقهم هو أشد منهم قوة باشە نابینن خوای پەروەردگار ئەوانی دروست کردووە زۆر لەوان بەهێزترە توانای خوای پەروەردگار لەسەروی هەموو تواناکانە بۆیە بەم شێوەیە لە خۆیان بایی بوون خوای پەروەردگار پێغەمبەر هودی بۆ لایەن نارد خوای تەعالا فەرمێ وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره إن أنتم إلا مفترون دفرمي وإلى عاد أخاهم هودا أم برايتي كولم آياتها وكهود براي عادا برايتي طينا نك برايتي دين بيت واتا بران وكو أنداميك لو قبيلية لنسبة بران أما وكو دين جاوازن أو قومي مشرك بون أم بيغمر وموحد وخوا برستا أما نقبلين والله من براي ديني يقبون نخير دين كان ينجاوز بو بلام چونك لقوم عاد بو خوي تعالى فرموي وإلى عاد أخاهم هودا باشا برنامج أم بيغمر چی بو وكي شكل لسر چی بو آية لسر بو جودة هاد بو ياخذ لسر برلمان وهالبجاردن بو ياخذ لسر نوتو زي زار بو نخير أويك أمرو يبينين أو صراع أو كشمة لنيوان قوم كانوا وخلكانێکی زۆر پێغەمبەران هەر بەلاشیان نەچوونە هەموو پێغەمبەران هەدەفیان ئەوە بۆ تەوحید و خواپەرستی بڵاوکەنەوە چونکە تەماشایان دەکرد لە هەر کوێیەکە خەلەل هەبێ باسی ئەوەیان نەکرد یعنی ئێستا قەومی عاد دوو کێشەی سەرەکییان هەبوو کێشەیەکیان زۆر گەورە بوو کە بتپەرستی بوو فەرمووی ما لەکم من ئیلاهین غەیڕۆ وتیان ئەی قەومی عاد هود پێغەمبەر فەرمووی ما لەکم من ئیلاهین غەیڕۆ هیچ خوایەک نییە إلا الله نبيت كشايستي بفرستن فاتقوا الله وأطيعون تقوى خواتان هبي لخوا بترسن واز لبت فرستي بينن واز لشخص فرستي بينن بس خواي قرب فرستن بتاكو تنها وإطاعتي من بكن بلام لولا شوكي شيء ريان الشبو وإذا بطشتم جبارين چونك بهيز بون بتوانا بون ظلم يعني شكل تعدان شكلت تعدان لخلقك خەڵکە زەعیف و لاوازەکانیان ئەچەوساندەوە زاڵە بوون بەسەریا لە خەڵکیانەدا خەڵکیان داپڵۆسی هات نەهی لەوەش کرد قال وإذا بطشتم جبارين بۆیە ئەم پێغەمبەرە هات فەرمووی ئەتەبنون بكل ريع آية تعبثون وتتخذون مصانع لعلكم تخلدون وإذا بطشتم جبارين فاتقوا الله وأطيعون خوای تعالی بۆمان باسەکە دەفەرمێ ئەوەندە بەقووت بوون لەسەر چیاکان و شاخەکان کۆشک و تەلاری گەورە و زەبەلاحیان لێدا دەواری گەورەیان هەڵەدا ئەچوون بینای زەخمیان دروست دەکرد لەسەر لوتکەی شاخەکان نەک بۆ ئەوەی نیشتە جێبن تێیدا نا بەس بۆ ئەوەی فەخفەخە بکەن و لە خۆیان بایی بوون قووەتیان هەبوو ئەچوون لەوێ بردیانە برد و لەوێ کەڵەکەیانە کرد و خانووی گەورەیان دروستە کرد وەکو چۆن ئێستا لەناو ئەشکەوتەکانی بینین ئەوانە هەمووی ئەو قەومە عەمالیقانە لەو سەردەمە دروست کراوە چونکە ئێستا بە چەندین ئامیر دروست ناکرێت چونکە بەشەرەکانی ئەو سەردەمی مرۆڤایەتی سەرەتای مرۆڤایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکا فەرمێ کاتێ خوای تەعالی ئادەمی دروست کرد 60 ذراعا 60 باڵ بوو يعني تقريبا 27 مترێکەکە 28 مترێکەکە ئادەم سەلامی خوای لەسەر بێت دەفەرمێ بەم تووڵە پێی وەرە خوارەوە تاکو ڕۆژی قیامەت هێواش مرۆڤایەتی کورت دەکات ئێستا ئەو باڵایانی کە ئێمە ئەیبینن مەتر و نی و مەتر و هەفتا و سێرەکەی دەگمەن هەیە بگا بە 2 مەتر ئەوان عەمالیقەیان هەبووە وتتخذون مصانع لعلكم تخلدون ئەچوون لەوێ خانوویان دروستە کرد کۆشکیان دروستە کرد لە خۆیان بایی بوون بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پارە لە هەر شتێکا سەرف کەیت مەئجووری تێیدا ئیلا لە خانوویەکە کەوا زیادە مەسرەف بێ و پێویست نەبێت هیچ ئەجرێکت نییە یعنی ئەگەر تۆ خانوویەک دروستکەی 2 هۆدە هەیوانێک با بڵێن 4 غورفەت پێویستە بڕێ مناڵەت هەیە دروستی کە و ئەجری خۆتێ ئینشاءالله بە نیەتەوەی مناڵەکانت بەحەوێنەوە
بەڵام لە حاڵەتێکە تۆ 4 غورفەت پێویستە تۆ بڕۆی 10 غورفە لێ بدەین خەڵکێکەکەی ئەمڕۆ ئینسان هەر پێویستی بە خانوویە دوانە ئەو پەڕی سێرەکەی 5-6 خانوو لێدات بەڵام بەمەبەستی چی؟ بەمەبەستی ئەوەی لە خۆبایی بوونە. ئەمما ئەگەر کەسێک بۆ خۆی خانووی بکڕێت داینەوە بیدا بکرێ ئاساییە براکارم غەڵەت تێ نەگەن، بەڵام مەبەستمان نیەتەکەیە ئینسان لە خۆی بایی نەبێت. تۆ پێویستت بە چەند غورفەیە ئەوە لە لێ بدا، داعی ناکە زیادە مەصروف بکەین. بۆیە وتتخذون مصانع لعلكم تخلدون، ئەو هەموو کۆشک و تەلارەیان لێدا لعلكم تخلدون، وەک بڵێ مردن بەسەریانە نایە. ئەمڕۆژ وڵاتە زلهێزەکان ببینە، ئەو هەموو قەسرە لێدەن، ئەو هەموو بینایە لێدەن، ئەو هەموو مەصانعە وتتخذون مصانع لێدەن لعلكم تخلدون، وەک بڵێ ئێوە نەمریتان بەسەر نایە تیا ناچن، ڕۆژێک نایە خوای گەورە زەلیلتان کا و ڕسوابن. وإذا بطشتم بطشتم جبارين، بۆیە سێرەکەی زوڵم و تعداکەن، پەلاماری ئەم وڵاتە دەن و پەلاماری ئەو وڵاتە دەن و ئەم موسڵمانە چەوسێنەوە ئەم ئەکوژن. ئەمانە چێن؟ ئەمانە قەومێکی جەبار و زاڵمن، وەکو ئێستا ئەوەی کە ڕوئەدا لە وڵاتی غەزە. یەهود چیەکە؟ ئەمریکا چیەکە؟ بەبەرچاوی هەموو وڵاتە زلهێزەکان مسلمانان هەمویان قەتل و عامەکرێت و لەولاشەوە منداڵ هەتیوە کرێ و دایک جەرگی ئەسووتێ، باوکش ئەکوژرێ، کەسش نییە بڵێ کاکە بووە لەوە ناکەن. بەڵام دڵنیابن لكل بداية نهاية، هەموو سەرەتایە کۆتایەکەی هەیە، بەڵام حکمەتی خوای تەعالا وایە ئێستا مسلمانان لاوازن هەمووشی بۆ ئەوەیەکەوە مسلمانان بیرکەنەوە بگەڕێنەوە بۆ دینەکەیان، بۆ ئاینەکەیان، بۆ بەرنامەکەیان، دەست بە بەرنامەی پێغەمبەران بگرن. واللهی سەرفرازە بن. إن تنصروا الله فلا غالب لكم، ئەگەر ئێمە دینەکەی خوای گەورە سەر بخەین واللهی کەس ناتوانێت بمان چەوسێنێتەوە. کەواتە فاتقوا الله وأطيعون، تەقوای خواتان هەبێ، طاعەت و جۆڕەیالی پێغەمبەران بکەن، خوای گەورە سەرفرازتان ئەکات. بەم شێوەیە داعوە و بانگەوازی قەومەکەی کرد هەتاکو ئەو کاتەی کەوە خوای پەروەردگار بۆمان باسەکە کە قەومەکەی چۆن وەڵامی دایەوە. ئەو هەڵەگرین بۆ هەفتەی داهاتوو. أقول ما سمعتم واستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هود پێغەمبەر سەلامی خوای لێبێت کاتێک دعوە و بانگەوازی قەومەکەی کرد، وتی نەکاوە قەومەکەم غەڵەت لێم تێ بگەن، من وا هاتوومە بۆ ئەوەی پارە و ماڵم دەستکەوێ. قال يا قومي لا أسألكم عليه من أجر إن أجري إلا على الذي فطرني أفلا تعقلون. فرمووی ئەی قەومەکەم من نەهاتوومە بۆ ئەوەی ماڵ کۆکەمەوە خۆم دەوڵەمەندکەم، مەبەستم مەنسەب نییە، واللهی ئەوەم پێویست نییە. من هاتووم بۆ هەدەفێک، پەیامێکم پێ لەلایەنی خوای پەروەردگار کە ئەو پەیامەش تەوحید و خواپەرستیە. ئەمما من هاتبێتن گیرفانی خۆم پڕکەم و خۆم دەوڵەمەندکەم یان ببم بە دەمسپی ئێوە، ئەوە بەرنامەی من نییە. دەمسپی بۆ خۆتان، کورسی بۆ خۆتان، بوجە بۆ خۆتان، پەرلەمان بۆ خۆتان، حزب هەمووی بۆ خۆتان. من ئەوەنم لێتانەوێت بەس بگەڕێنەوە بۆ لای خوای تەعالا. بۆیە پەیامی مامۆستایان بانخوازان لە هەر شوێنێکا بوون دەبێ ئەمە پەیامەکەیان بێت، وەکو پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێت. مامۆستایان نابێ خۆیان بدەنە پاڵ حزبێکە، مامۆستایان نابێ بەکارێک بە شێوازێک ڕفتار بکەن خۆیان بدەنە پاڵ شەخصێکە خۆیان زەعیفکەنەوە، بەڵکو دەبێ خۆمان بدەینە پاڵ ئیسلام. ئەو چەترە گەورەیە کە ئیسلام زۆر فراوانە، زۆر گەورەیە، ئیعتیزازی پێوە بکەین وەکو پێغەمبەران بڵێن ئین ئەجرێ ئیلا عەلی الله. بۆیە ئەجرمان لەلایەنی خوای پەروەردگارە، پاداشمان لە ئێوە ناوێ، ئێمە لەسەرمان نەسیحەت و ئامۆژگاریتانەکەین. ئەوەی وەری گرت بۆ خۆی ئیستیفادەی لێکات، ئەوەشی وەری نەگرت ئەوە لە ڕۆژی قیامەت با جوابی حازرکە. کەواتە فاتقوا الله وأطیعون. کاتێک بەم شێوازە بەم ئوسلوبە جوانە بە زمانێکی شرین دعوە و بانگەوازی قەومەکەی کات، ئەوجا دەڵێ یا قەومی استغفروا ربكم ثم توبوا إليه. ئەی قەومەکەم استغفار کەن، داوای لێخۆشبوون کەن لەخوا، چونکە ئێوە زۆر تاوانبارن،
ئێوە ئەدەن لە خەڵکە چەوسێننەوە، مافی خەڵک زەوتەکەن، لەولا شۆ حەق و مافی خوای گەورە نادەن، خەریکی بتپەرستین. فاتقوا الله، استغفارکەن، تەوبە بکەن، بگەڕێنەوە بەلای خوای تەعالا. ئەگەر ئێوە تەوبە بکەن و بگەڕێنەوە لای خوای تەعالا، لە بەرامبەردا خوای تەعالا چیتان بۆکە؟ يرسل السماء عليكم مدرارا ويزدكم قوة إلى قوتكم ولا تتولوا مجرمين. ئەگەر ئینسان تەوبە بکات، دەسەڵ بگرێ لە تاوان، خوای گەورە ئەم دوو شتەی بۆکات. يرسل السماء عليكم مدرارا، بارانی ڕەحمەتی خۆی بەلێزمە بۆتان دەبارێنێت. چونکە بەر لەوەی ئەو قەومە پیسە عاد، قەومی عاد، بەر لەوەی خوای تەعالا لە ناویان بەرێ بە 3 ساڵ بارانی ڕەحمەتی خۆی گرتەوە لێیان، بارانی ڕەحمەتی خۆی لێگرتنەوە. هود عليه الصلاة والسلام فەرمووی تەوبە بکەن، دەست لەو تاوانە هەڵبگرن، واللهی خوای پەروەردگار بارانی ڕەحمەتان بۆ بارێنێت. ئەمەش بکەنە قاعیدە لای خۆتان براکانم. هەر کاتێک باران تاخیر بوو، ئەوە بزانە تاوانی مرۆڤەکانە. جارجارش بارانە بارێنێ، دڵمان پێی خۆش نەبێ، نەک لەبەر ئێمەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ولولا البهائم لم يمطروا، ئەگەر لەبەر حیوانات نەبێ، خوای گەورە یەک قەترە باران نابارێنێت. ئەو هەموو تاوانی کەوە ئەکرێ لەسەر زەویە. ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. ئەو هەموو فەسادیە، ئەو هەموو خراپەکاریە، ئەو هەموو تاوانەی کە لەسەر زەوی ئەکرێت، لە نەتیجەیە خوای تەعالا بارانی ڕەحمەتی خۆی، ڕزقەکان بەرەکەتی تیا نامێنێت. بگرە میوەکانش ئەو تامەی ساڵانی پێشووی نییە، هەموو ئەو بەرەکەتانە هێواش هێواش خوای گەورە هەڵێگرێت. نان تامی نامێنێ، ژیان تامی نامێنێ. کەواتە ئینسان دەبێت استغفار کات، تەوبە بکات بۆی خوای گەورە بەرەکەتی ئاسمان و زەوی بۆ دەرکات. ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء، لفتحنا عليهم بركات من السماء. چاوەڕێی بەرەکەتی ئاسمانی، بەرەکەتی زەویت بۆ دەرکات، دەیوەرە تەوبە بکە و ئیمانیشی پتەوتە بێ بەخوای تەعالا. ئەو جا فەرمووی ويزدكم قوة إلى قوتكم. ئێستا چەنێ بە قوتن، چەنێ بەهێزن، خوای گەورە دوو هێندە ئەوەنە قووەتانە داتێت. کەواتە هەر ملەتێک، هەر قەومێک زانی لاواز و زەعیفە، ئەوێ بە قووەت بێ، با دەسەڵ بگرێ لە تاوان، با تەوبە بکە، با استغفار کات. واللهی خوای پەروەردگار قووەت و هێزێکی داتێ لە سەروی هەموو هێزەکانە. فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان هاتە لای باوکی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله، ئیزنم بدە خزمەتکارێکم بۆ پەیدا کە بەڕاستی هیلاکەم، ماندووم لە ماڵەوە، پێویستمان بە خزمەتکارێکە بۆ یارمەتیمان بات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی شتێکتان پێ بڵێم لەو خزمەتکارە بۆتان باشتر و چاکتر بێت؟ فەرمووی بەڵێ. فەرمووی کاتێک ئەچتە سەر جێگاکەت 33 جار بڵێ سبحان الله، 33 جار بڵێ الحەمدولله، 34 جار بڵێ الله ئەکبەر. ئەوە لە خادمێ بۆت خێرترە. دەفەرمێ واللهی کاتێک ئەم زکرەمانە کرد شەوانە پێشەوەی بخەوین، خوای پەروەردگار بەرەکەتی هاوردە ئەو ماڵە، پێویستمان بە خزمەتکارش نەبوو. یعنی کاری ڕۆژانەشمان زۆر بە ئاسانی جێبەجێ بوو. یعنی خوای گەورە وزەتە داتێ، تااقەتە داتێ. ويزدكم قوة إلى قوتكم. بۆیە لە هەر ماڵێکە، هەر شخصێکە بێهێز بوو، لاواز بوو، خێزانی خۆی بە تەوبە بکە، استغفار کە، بە ذکر و یادی خوای پەروەردگار کە. واللهی خوای پەروەردگار ويزدكم قوة إلى قوتكم. هەر ملەتەکەی خۆمان چەندێک دەست بە دینەوە بگرن، ئەوەندە پتەوە بن، ئەوەندە بەقەوەتە بن. واللهی چەندێک زەلیل بین، چەندێک ژێردەستە بین، چەندێک نۆکەری بکەین بۆ ئەم و ئەو، واللهی خوای گەورە زەلیلمان نەکات. بۆیە با پشت بە خوای گەورە ببەستین، وەکو چۆن پێغەمبەران پشتیان بە خوای گەورە بەست، ئێمەش دەبێت پشت بە خوای گەورە ببەستین بۆی خوای گەورە سەرکەوتومان کات. داواکەم لە خوای پەروەردگار بەناو جوانەکانی و صفاتە بەرزەکانی، یا رەبی خوای ڕەحممان لێکەی، یا رەبی خوای بەختەوری دنیا و قیامەتمان کەی، یا رەبی خوای لێتە پاڕینەوە بەناو جوانەکان و صفاتە بەرزەکانت، یا رەبی خوای قەڵەمی عەفوت بەسەر تاوانەکانمان بێنیت، یا رەبی خوای تاوانمان زۆرە، یا رەبی خوای لێمان خۆش بی، لە گوناهمان خۆش بی، لە کەم و کوڕەکانمان خۆش بی، یا رەبی خوای لە گوناهە گەورەکانمان خۆش بی، لە گوناهە بچکەکانمان خۆش بی، لە دایک و باوکمان خۆش بی، یا رەبی خوای لە مردوەکانمان خۆش بی، یا رب العالمین. شفای بەڕەحمت بۆ نەخۆشەکانمان بنێری، یا رب العالمین. یا رەبی خوای هەر کەسێک کێشە و مشکلی هەیە، یا رەبی خوای باری سوکەی، یا رەبی خوای کاری ئاسانکەی، یا رب العالمین. یا رەبی خوای
ئەوەی ئەیڵێن لە پێناو تۆ بێ یا رب العالمین بەشی کەسی تریتیانە بێ ئامین ئامین والحەمد لله رب العالمین. ئەخیر تێبینی براکانم سوپاس بۆ خوای گەورە مزگەوتەکەمان سەب کرد و گەورەمان کرد و فراوانمان کرد سبەینی ئەو دیوارە هەڵەگرین بەڵام پێویستمان بە یارمەتیە بەڕاستی هەتاکو ئێستا کەم تا زۆر خەڵکێک هاتۆتە پێشەوە بەڵام وەکو پێویست نییە ئیتر لەمە دووە کارەبایەتە و لەبغە و سپیکارە و سەقفەکەیەتی و دەرگا و پەنجەرێ ئەمانە بەڕاستی پێویستمان بە یارمەتیە داواتان لێکەین دەستی یارمەتی بۆ مزگەوتەکەمان درێژکەن خی گەورە پاداشتانداتەوە لژنە هەیە پارە مەدەنە من بڕۆم بیدەنە دەست ئەو برایانی ئەوێ کاک سڵاحەدینە مام عاسێ بیدەنە دەست ئەوان خی گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەک بداتەوە.